أبيني خواه پروردگار لباري يوسف كقدوة كبومان أما قدوة لا أخلاق وقدوة لا توحيد أنجا قدوة لا چيا لباك داوينيا يوسف من بباسك فلما بلغ أشده آتيناه حكما وعلما تاكوي وراودته التي هو في بيتها وغلقت الأبواب وقالت هيت لك عفرتك جوان كسيش قماني بينابا چونك أما قورية أميان كويلية كريويانا لبازا واشتروه بثمن شي بخيث كريويانا لبازا كس قماني بينابا قرزينا كبكا وغلقت الأبواب هرتشي درقايك بولاي أمان دي همي داخناو وقالت هيت لك يعني تهيأت لك تايبت خون بوتو أمادة كردوه بو أمرو جو بويس زور گەنجێسە ئاوا مۆبایلەکەی گرتووە بەدەستی ولا فەیسبووکەکەی لە بۆسە بەسیتترین هەر ئەها فەیسبووکەکەش کچ بێ ئەگەر خۆشی لە عەسڵا پیاو بێ هەر کێشەی نییە پێی بگا و قسەی لەگەڵکە زۆر ئاوا دانیشتووە یوسف بەعکسەوە وتی خۆم بۆ ئامادە کردووی بە تەواوی یوسف وتی چی وتی ئەڵڵا کە خۆشە وتی دوای تەوبەی لێ یەکەم ئەیکەم و دوای تەوبەی لێ نا مەعاذ الله پەنا بەخواشتی وا بکەم داوای پەنا ئەەکەم لەو خوایە کە تووشی زیلانە إنه ربي أو كابرا چاک بۆ لەگەڵ گەورەکەمە ئەحسەنە مەثوای چاکەی لەگەڵ من کردو چۆن خیانەتی لێ یەکەم چ پیاوان ئەگەم ڕۆ خیانەتەکەن لە دراوسەکانیان بە کچەکەی چ گەنجانێک جەمالی یوسفیشی نییە چاقۆ جەمالی یوسفی هەبووە لە مێبازی هەر تێری ناخوارد کە پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمێ یوسفم دی لە ئیسرا میعراجە ئوعطیە شطر الحسن جوانی بکە بە دوو بەشەوە بەشێکی بۆ درابوو دەی بەکاری هێنا بۆ مێبازی نا وەڵڵا جوانیەکەی سجنی کرد دوای چی دەری کرد لە سجن عیلمەکەی جوانیەکەی هەیە بە سجن کردن عیلمەکەی دەری کرد لە سجن دەی گەنجی ئەمڕۆ چی ئەوێ بە دوای چی ئەوەیە وەڵڵاهی یەکێ لە سەحابەکان وەبزانم ڕەبیعی کوڕی سولەیمە ئەڵێ عومر من 9 ساڵ بوو خزمەتی پێغەمبەرمان کرد صلی الله عليه وسلم ئاوم بۆ برد بۆ دەستنوێژ و ئەو بابەتانە وتی ئەی ڕەبیع چی دەوێ داوایک چی ویست بێ باش تۆ بیتا چی تەوت بمکە بە ئەمیری ئەوە بمکە بە ئەمیری ئەوە تۆ ێستا باوکە پێ بڵێ ڕۆڵە چی تەوێ داوای کاڵی مۆبایلێکم بۆ بکڕەوە چی داوای کە ئەگەر سەرۆکیان وڵاتە پێ بڵێ چی لێ داواکەی هەڵا فڵانە کچمێ ئەومێ ئەوە داخوازیەکان داخوازی ڕەبیع چی بوو بێ مرافقتك في الجنة 9 ساڵ ئاوا بیر لە مستەقبەلی خۆی ئەکاتەوە هاوڵی تۆم ئەوێ لە بەهەشتە ئێستا پێغەمبەر صلی الله علیه و سلم زینوو بێتەوە بەیەوە بڵێ چیتانە وەڵێن چیمانە هاوڵی ئەو لە بەهەشتە فەرمووی دەی یارمەتیم بە بۆی کە سوژدە زۆر بەری أعني على نفسك بكثرة السجود دەرگای کردەوە پێغەمبەر صلی الله علیه و سلم بۆ ئێوەش کێ بەهەشتیەوێ لەگەڵ پێغەمبەر صلی الله علیه و سلم با زۆر سوژدە بەرێ زۆر سەر شۆڕ نەکاتەوە بەسەر مۆبایلەکەیە بۆ خوێندنەوەی پۆستی بێمەعنا بۆ چاتکردن بە حەرامی سەر شۆڕ کات بەسەر عەرزەکەیە بۆ خوا سوژدە ئەوە یارمەتیەدا کە هاوڵی پێغەمبەر کا صلی الله عليه وسلم لە بەهەشتە